ئەو گوناهەی کە خوا سوێندی خواردووە لەسەری بە جەلال و بە عەزەمەتی ئەوەی زوڵمی لێکراوە حەقی ئەسێنێت خوای گەورەی متعال لە فەرمێ لە حەدیثە وعزەتی وجەلالی والله ئەمە زەنگێکی خەتەرناکی ترسناکی عەزابی خوایە بۆ هەموو کەس لەم سەر عەرزاژێ والله پیاوێک ئەگەر زوڵمەکە لە ژنەکەی ژنێک ئەگەر زوڵمەکە لە پیاوەکەی باوک و دایکێک ئەگەر زوڵم لە کوڕەکان و کچەکانیانەکەن کچ و کوڕانێک ئەگەر زوڵمەکەن لە باوک و دایکیان هاوسەیەک ئەگەر زوڵمەکە لە هاوسێکەی حاکمێک ئەگەر زوڵمەکە لە ملەتەکەی ملەتێک ئەبێتە هۆکارێ بۆ زوڵمی حاکمەکەی والله هەڕەشەیەکە لە خوای گەورەی متعال و فەرمێ وعزەتی وجەلالی وعزة الله وجلال الله ئەیگەڕێنێتەوە بۆ کێی بە مەزلومەکەڵێ وا زوڵمی لێکراوە وعزەتی وجەلالی لەئەنسوڕەنەک وەلەو بەعد حین ئەو دوعایەی کە لە دەمی مەزلومێکەوە دەرەچێ ژنت بێ کوڕت بێ کچت بێ ملەتت بێ هەر کەسێک بێ زوڵمت لێی کردو بێ ئەو دوعایەی کە لە دەمیەوە دەرەچێ لەیسە بەینەه وبەین الله حیجاب هیچ پەردەیەک لە بەینی ئەو قسە و خوا نییە بۆ ئەوەی لێ لە دوعاکانت پێی بگەیە حتا ئەگەر لە یەهودیەک بێ حتا ئەگەر لە نەسرانیەک بێ حتا ئەگەر لە غەیری موسڵمانێکش بێ بەڵکو حتا ئەگەر لە ئاژەڵێکش بێ زوڵم لە پشیلەیەک ئەکرێ لەلایەن ئافرەتێک و نوێژ ئەکا تاعەتی هەیە خوا ئەناسێ پێغەمبەری خوا فەرمێ خوای گەورە لە ناو دۆزەخە ئەو پشیلەی بۆی داناوە عەزابی بدا لا هي حبستها لا هي أطعمتها ولا هي أطلقتها پشیلەیەک حجزی کەینانی نەدەیتێ کەمافی لەسەرتە مادام حجزت کردووە نەبەری ئەدەی خۆی نان بخوا نەتۆ نانەکەی پێگەێنی خوا فەرمێ هەر بەو پشیلە ئاگری جەهەنەمەکەین بە خەفەت و بەداخ و قار و ناخۆشی و ناڕەحەتەکان و عەزابی خوا بەسەر تۆ پشیلەیەک نەک موسڵمانێک نەک ژنەکەت نەک کوڕەکەت نەک کچەکەت نەک باوکت نەک هاوسێت نەک ملەتت وعزەتی وجەلالی لەئەنسوڕەنەکە وەلەو بەعد حین ئەو گوناحەی کە خوای گەورە حرامی کردووە لەسەر خۆی و ئەمری کردووە لە ناوتانە حرام بێت